کاتت باش بەخێر بێی بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان گەیشتینە لاپەڕە 17 لە لاپەڕە 17ش گەیشتمە پرسیاری ژمارە 34 نەسرین دەیەوێت وێنەکانی بپارێزێت بۆیە لە ئەلبومەکی دانا کە 2 توانسار لاپەڕەی هەبوو. لە هەر لاپەڕەیەک توانی 3 توان 2 وێنە دابنێ. چەند ئەلبومی پێویستە بۆ دانانی 720 وێنە؟ واتە نەسرین 720 وێنەی هەیە چوو لە ئەلبومی دانا. هەر ئەلبومەی 2 توان 4 لاپەڕەیە، دەبێ بزانین 2 توان 4 دەکات چەند، و لە هەر لاپەڕەی 3 توان 2 وێنە دەتوانی دانێتن. ببوورن لە هەر ئەلبومەی دەتوانی 3 توان 2 وێنە دانێ. بزانین ئێستا 720 وێنەی هەیە، ئایا دەبی چەند ئەلبوم بکڕی هەتا جێی هەمویان ببیتەوە؟ ئێستا ئەوە ئەلبومەکەی نەسرین هەر لاپەڕەی 9 وێنەی دەگری. ئەلبومەکەش چەند لاپەڕەیە؟ 2 توان 4. دەبی یەکەم جار بزانین 2 توان 4 دەکاتە چەند. 2 توان 4 واتە 2 جاران 2 جاران 2 4 جار. پاشان کە لێک دەدەینەوە 2 جاران 2 دەکات 4، 2 جاران 2 دەکات 4، 4 جاران 4 دەکات 16. واتە ئەلبومەکە زانیمان ئێستا 16 لاپەڕەیە. هەر لاپەڕەی 3 توان 2 وێنە دەتوانی دانەی، واتە لە هەر لاپەڕەی 3 جاران 3 وێنە دەکات 9 وێنە. ئێستا زانیمان ئەلبومەکە 16 لاپەڕە، هەر لاپەڕەی جێی 9 وێنەیە. ئێستا 16 جارانی 9 دەکەین بزانین هەموو ئەلبومەکە جێگای چەند وێنەیە. 16 جاران 9 دەکات 144 وێنە لە یەک ئەلبوم. واتە ئەگەر یەک ئەلبومی کڕی دەتوانی 144 وێنەی دانێ. بەڵام نەسرین چەند وێنەی هەیە؟ بەخۆی 720 هەیە. ئەگەر 720 دابەشی 144 بکەین دەکاتە 5، واتە دەبی 5 ئەلبوم بکڕی. واتە لە هەر ئەلبومەی 144 144 144 5 ئەلبوم دەبی بکڕی. ئەوە تەواو بوو، 5 ئەلبوم. بچمەوە لای پرسیارەکان. ئێستا گەیشتینە پرسیاری ژمارە 35. لێرە دەڵێ پرسیار چییە؟ لێرە وەڵامەکە هەیە، دەبی پرسیارەکەی بە خۆمان بنووسین. وەڵامەکە هەیە، وەڵامەکە یەکە. با بخینینەوە. شادان 3 توان 2 یاری هەیە، مەریوان 2 توان 3 یاری هەیە. وەڵامەکەش بریتیە لە یەک. ئایا چ پرسیارە کرایە هەتا وەڵامەکە بووە بە یەک؟ با بە یەکەوە تەماشاکەین. ئەوە شادان کە 3 توان 2 یاری هەیە، دەبی بزانین 3 توان 2 دەکاتە چەند؟ دەکاتە 3 جاران 3، واتە دەکاتە 9. شادان چەند یاری هەیە؟ 9 یاری هەیە. مەریوانیش چەند یاری هەیە؟ 2 توان 3. 2 توان 3 واتە 2 جاران 2 جاران 2 کە دەکاتە 8، یەکسانە بە 8. واتە مەریوان 8 یاری هەیە. شادان 9، مەریوان 8. وەڵامەکەش یەکە. ئایا پرسیارەکە چییە؟ پرسیارەکە بەڕای من ئەوەیە کە لەبەر ئەوەی 9 8 لێ بڕوا دەکا یەک، وەڵامەکەش یەکە. دیارە پرسیارەکە ڕەنگە ئاوا کرابی ئایا
شادان چەند یاری زیاتر هەیە لە مەریوان؟ یان پرسیارەکە ئاواکرابی ئایا مەریوان چەند یاری کەمتر هەیە لە شادان؟ یان پرسیارەکە ئاواکرابی ئایا جیاوازی مابەینی یاریەکانی شادان و مەریوان چەندە؟ بە سێ جۆر پرسیارەکە کرابی وەڵامەکە هەر یەکە. یاریەکانی شادان دەینین، کەم یاریەکانی مەریوان ژمارە یەکمان بەدەست دەکەوی. ئەوەش ئەو پرسیارە بوو. بگەڕێمەوە لای پرسیارەکانی خۆم. گەیشتمە پێدا چوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. پرسیاری ژمارە 36 پرسیاری ژمارە 36 هاوکێشەکە شیکار بکە بە هزری پیتی ن دابەش سێ یەکسانە بە 93. ئاسانترین ڕێگا بۆ دیتنەوەی پیتی ن ئەوەیە کە بنووسین ن یەکسانە بە ئەو 93 جارانی سێ بکەین. 93 جاران سێ، سێ جاران سێ 9، سێ جاران 9 27، کەواتە پیتی ن یەکسانە بە 27. ئەگەر ساغی بکەیەوە ئەو ژمارەیە دابەشی سێی بکە 93 دەردەچی، کەواتە لای ڕاست وەکو لای چەپە. پیتی ن یەکسانە بە 273 بوو، 79. سێ جاران سێ 9، سێ جاران 9 27، 279. ئەگەر هەڵم نووسیبی ئێستا 279 کە ڕاستە. دەچمە لای پرسیاری ژمارە 37. ئەو ژمارەیەم هەیە نزیک بکەوە بۆ نزیکترین هەزار. ژمارەکە هەتا بتوانین بە ئاسانترین شێوە بیخێنینەوە دابڕان دروست دەکەین. سێ ژمارە یەکەم لە ناو بازنەدا دەنێم، ئەو ژمارەکانیش لە ناو بازنە. دابڕانی یەکەم پێی دەڵێن دابڕانی یەکان، دووەمیش پێی دەڵێن دابڕانی هەزاران. کەواتە 45,000. 45,000 ژمارەکە 45,621. داواکاریەکەش نزیکترین هەزار. دەبی لێرە بزانین کامە ڕەنووسی هەزارانە. هەمیشە لە لای ڕاست دەست پێ دەکەم. یەکەم ئەوە ڕەنووسی یەکان، دووەم ڕەنووسی دەیان، سێەم ڕەنووسی سەدان، چوارەم ڕەنووسی هەزاران. کەواو دەیەوێ ئەو 5,000ەی نزیک بکەینەوە. 5,600. ئایا 5,621 نزیکە لە 6,000 یان نزیکە لە 5,000؟ بێگومان ئەو خانەیە بڕیار دەدا. ئەگەر خانەی ڕەنووسی ئێرە لە سفرەوە هەتا 4 ئەو 5 هەر دەبی نزیکی 5,000 بی، هەروەکو خۆی دەمێنێتەوە. بەڵام ئەگەر ئەو ڕەنووسە 5 و 6 و 7 و 8 و 9 بوو، ئەو 5,000 نزیکی 6,000. کەواتە ئەو 5ەی دەکەینە 6. بابزانین کو لە چێن دەرێ ئەو نزیککردنەوەیەم ئەنجامدایە، لێرەیە یان لێرە نییە. لێرەش نەبوو. با
ئێستا ئەنجامی بدەم. 45,621 دەنووسم 45,000 باش نەنووسی 45,621 گوتمان خانەی هەزاران ئەو پێنجەیە کە نزیک دەکەینەوە ژمارەکی هەموو ئەو ڕەنووسانەی دەکەونە لای ڕاستی ئەو پێنجە دەبن بە سفر، هەمویان دەکەمە سفر 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 سفر. ئەو چارەش کە لە لای چەپیتی وەکو خۆی دەینووسمەوە 4 ئەمنیش دەنووسم 4. ئێستا دێمە لای ئەو پێنجەی، ئایا ئەو پێنجەی وەکو خۆی بهێڵمەوە یان بیکەمە 6؟ بێگومان گوتمان ئەو 6 بڕیار دەدا چونکە 6 ژمارەکی گەورەیە ئەو پێنجەی ئێرە دەکەم بە 6 واتە ژمارەکە پاش نزیک بوونەوە بووە 46,000.